سینەما وەک ئەوەی لێکۆڵەر و ڕخنەگرانیش باسی دەکەن ئەو پیشەسازی هونەرەیە کە دەتوانێت بۆ دەیان ئامانجی جۆراوجۆر بەکاربهێنرێت و کاریگەریەکانیشی بە تەواوەتی هەست پێ بکرێن. زۆر جار لە سینەماکارانم بیستووە یان لە بەشێکی ئەو ڕخنەگرانش کە باس لە سینەما دەکەن دەڵێن سینەما وێناکردن و وێنەگرتنی خەونەکانە، نە هەر ئەوەندا بەڵکو سینەماکارە ناودارەکانی جیهانیش کۆک و هاوڕان لەسەر ئەوەی سینەما بەستنەوەی مرۆڤە بە جیهانەوە. کەهی تیتاب سینەماکارە و بە فیلمێکی تایبەت لەسەر کۆڵبەرانی کورد بەشداری لە فیستیڤاڵی سینەمادا کرد لە شاری نیویۆرک و ئێستاش میوانی زایڵەی داهێنانە. کاکەهی سپاس بۆ ئامادەبوونت. فیلمەکەت چەندێک توانی پەیامی مرۆڤانەی کۆڵبەرانی کورد بگەیەنێت بە بینەرانی بیانی؟ زۆر سپاس بۆ میوانداریە. من فیلمی کۆڵبەر سەرەتا بۆ خەڵکی بیانی دروست کردووە، چونکە ئێمە وەک کورد ئێمە لە کێشە یەکتر دەگەین، ئێمە دەزانین کۆڵبەرەکان چ دەردەسەریەک بەسەر دەبن، چ ناخۆشیەک بەسەر دەبن، بەڵام خەڵکی جیهانی تا ئێستا لە کێشەکانی کوردستان نەگەیشتون. بۆیە من بڕیارمدا ئەم فیلمە دروست بکەمەوە لە ڕێی فیلمی کۆڵبەران باسی کوردستانی گەورە بکەم، چونکە ئەوان نمونەیەکی گەورەی نیشتیمانن. من ئەم فیلمە لە ساڵی 2024 کۆتاییم پێهێنا لە میلان لە فستیڤاڵی دوێمێڵا ترێنتێ بەشدار بووم. لەم فستیڤاڵەدا توانیم خەڵاتی یەکەم بەدەست بێنم لە شاری میلان. لەوێن دەرخەڵکانێکی زۆر ئامادە بوون کە دەربارەی کوردستان قسەیان دەکرد، ئایا دەکەوێتە چێن دەرکێشەکانی کوردستان چین، بۆچی ئەم کۆڵبەرانە ئەمە بەم ژیان بەو شێوە بەسەر دەبن. دواتر ئەم شاری نیویۆرک کوردیش فیلم فستیڤاڵ تێدا بەشدار بووم. زۆر خۆشحاڵ بووم کە فستیڤاڵێکی کوردی لە نیویۆرک هەیە کە دەتوانێت وەکو پردێک بێت لە نێوان خەڵکانی کورد و لەگەڵ خەڵکانی کورد و دەوروبەردا. لێرە لەوێن دەرفیلم پەخش کرد لە فستیڤاڵی نیویۆرک، لەوێن دەر خەڵکانێکی زۆر ئامادە بوون هەم بگرە لە خەڵکی کورد لە خەڵکی بیانی. ئەمە بە فکری من ئەمە کارێکی زۆر گرنگ بوو کە کردیان، چونکە هاوتایان دروست کرد لە نێوانی خەڵکی کورد و هەروەها لەگەڵ خەڵکی بیانی. بەڵێ باشە کاکەهی کامیان بەلای تۆ گرنگتر بوو وەک دەرهێنەری فیلمەکە؟ کارکردن ببوورە لەسەر دڵنیابوون بۆ گەیاندنی پەیامی کۆڵبەرەکان یان کارکردن بوو لەسەر بەکارهێنانی تەکنیکەکانی کارکردنی سینەمایی؟ بێگومان سینەما هونەرێکی گرنگە. کورد زۆر پێویستە بتوانێت پەیامەکەی لە ڕێگای سینەمادا بگەینێت، چونکە سینەما پێک دێت لە بینین و بیستن کە دوو هەستیارترین ئامرازی کە دوو بەهێزترین ئامرازی هەستپێکردنن. ئەوەی لای من لە هەموو شتێک گرنگترە بتوانین چیرۆکەکە بگەینم، چ لە ڕێی نووسین بێت، چ لە ڕووی شار بێت، لە ڕووی سینەما بێت. بەڵام من کە حەزم لە کاری سینەمایە کە لە ناو کاری سینەمادا کار دەکەم، پێم وابوو زۆر گرنگە کە بتوانم فیلمێک یان بەڵگە فیلمێک دەربارەی کۆڵبەران دروست. بەڵێ باشە، دەمەوێت بزانم ئایا پێناسەیەکی تایبەتمان هەیە بۆ سینەما یان هێشتا لەژێر کاریگەری هونەر و زانستە مرۆیەکاندا پێناسە دەکرێت؟ هەر یەکە و پێناسەیەک بۆ سینەما دروست دەکات، بەڵام بە بڕوای من سینەما گەورەترین هونەری مۆدێرنە. تۆ دەتوانیت لە ناو سینەمادا میوزیک بەکاربێنی، دەتوانی وێنەیەک پۆرتڕیتێک بەکاربێنی، دەتوانیت هەموو شتێک لە سینەمادا هەموو هونەرەکان دەتوانیت لە سینەمادا بەکاربێنیت. بۆیە بە بڕوای من ئەمە کاریگەرترین هونەری دنیای مۆدێرنە. باشە، بابەتی شوناس لە سینەمادا چۆن چارەسەر دەکرێت؟ بە بڕوای من ئێمە کاتێک باسی سینەما دەکەین، ئێمە سینەما لە چیرۆک کە گەورەترین شت لە سەروی هەموو شتێکدا لە سینەمادا چیرۆکە. ئێمە چۆن بتوانین چیرۆکەکان بگەینین. بە بڕوای من چیرۆک لە هەموو شتێک گرنگترە. باشە کاکەهی، دەمەوێت بزانم بە سیاسیکردنی سینەما چەندێک دەبێتە مەترسی بۆ سەر ئایندەی سینەمای کوردی؟
بۆ خۆی سیاست بەشێک شتێکە و سینەما شتێکە من نامەوێت هەردووشت مەبەستم ئەوەیە بەڵێ مەبەستم ئەوەیە جاری وایە بە سینەما بە سیاستکردنی سینەما یاخود کاتێکە فیلمێک پێشکەش ئەکرێ یاخود فیلمێک دەرەهێنرێت چیرۆکەکە بە سیاسی کرابێ مەبەستم لەمەیە. بە بڕوای من نابێت گۆڕانکاری لە چیرۆکەکەدا بکرێت چه سیاسی بێت یان هەر یان کللتوری بێت هەر دەبێت چیرۆک وەک خۆی بگەینێتن بەڵام لە ئێستادا بە بڕوای من لە کوردستان ئێمە کێشەیەکی گەورەترمان هەیە کە ئایا سیاسی بیان سیاسی نەبی کێشەکە ئەوەیە ئێمە لە ڕۆی ژمارەیەوە زۆر کەم چیرۆکمان هەیە ئێمە ینی زۆر کەم ببوورە فیلممان هەیە. کوردستان من دەتوان بڵێم خزینەی چیرۆکە بۆ دروستکردنی فیلم بەڵام ئێمە نەمانتانیوە ئەو هەموو چیرۆکانە بگەینین من دەڵێم ئێمە لە کوردستان لە کوالیتی کێشەمانیە لە سینەما بەڵام کوانتیتی زۆر چەندەها چیرۆکەن نەمان کردوونە فیلم خۆشحاڵیەوە لە چەند ساڵی کۆتاییدا لە دەتوان بڵێم لەم 5 ساڵی کۆتاییدا فیلمی زۆر دروست کراون لە کوردستان بە بڕوای من ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێتن پاشە ڕۆژی سینەما لە کوردستان زۆر باشتر دەبێتن جاکە ئەگەر بە سیاسی بکرێیان بە سیاسیەوە ئەوە بابەتێکی ترە. بەڵێ دەزانین یعنی هەوڵ زۆر هەیە لە ناو کووردا بۆ کارکردن لە بواری سینەما بەڵام ئەوەی دەمەوێت بپرسم ئایا ئێمە سینەمایەکی کوردیمان هەیە؟ من دەتوان بڵێم ئێمە سینەمای کوردیمان نیە سینەماکات سینەمای کوردی کاتێک دروست کە تو ڕۆژانە فیلمت هەبێ پێشان بدەیت ئێمە لە ساڵێکدا لاوانەیە 6-7 فیلمێک دروست بکەین یانە ئەگەر ئێمە گوتمان لە ڕووی ژمارەوە زۆر بێتن ئەوە دەتوانین بڵێن سینەمای کوردیمان هەیە بەڵام هەتا ئێستا ئێمە بە بڕوای من ئێمە سینەمای کوردیمان نییە. باشە ئێمە دەبینین لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە سەری هەرێمی کوردستان بکەین کۆمەڵێک یعنی ساڵانە کۆمەڵێک فیستیڤال و دیدار و سینەما با بڵێن بۆ سینەما ڕێک دەخرێت ئایا ئەمانە بۆ چوونی تۆ هەبوونی سینەمای کوردی نین؟ فستیڤاڵی کوردی واتە بۆ نمونە ئێمە هۆک ئینتەرناشنڵ فیلم فستیڤالمان هەیە سلێمانی ئینتەرناشنڵ فیلممان هەیە ئەم فستیڤالە گرنگی بە فیلمی کوردی دەداتن ئەم فستیڤالە فیلمی بیانیش دێتن ئەمە کارێکی گرنگە بەڵام ئەمە واتایوە ناگەینێت ئەگەر تۆ فستیڤالت هەبێت واتە تۆ سینەمای کوردیت هەیە نا سینەمای کوردی دروست دەکرێت کاتێک تۆ چەندین فیلمی کوردیت هەبێتن لەسەر یەک شێواز دروست بکرێتن بۆ نمونە ئێمە سینەمای ئیرانیمان هەیە دیارە دروستکردنی فیلمەکە دیارە ئێمە سینەمای هۆلیوودمان هەیە ئێمە بۆلیوودمان هەیە ئەمانە لەسەر ڕێزکێکدا دەڕۆن بەڵام لە کوردستان ئایا ئێمە فیلمی کوردی لەسەر ڕێزکێکدا دەڕوات نەخێت چونکە هەر کەسە دێت بە شێوازێک فیلم دروست بکاتن ئەگەر هاتوو ئەم شتە دروستکرا ئێمە دەتوانین بڵێن ئێمە سینەمای کوردیمان هەیە. باشە با بڵین ئەو فیلمانی کە بەرهەم دەهێنرێ ئەو وە پێشکەش دەکرێ ئەمانە چەندێک لە ئاستی چاوەڕوانەکانی بینەراندا بووە؟ من پێشتری شوتمەوە ئێستش دەڵێم ئێمە لە کوردستان کێشەی کوالیتیمان نییە لە ڕووی فیلمەوە فیلمەکانمان زۆر باشن بەڵام لە ڕووی کوانتیتی کێشەمان هەیە خۆشبەختانە لە چەند مانگی پێشوودا چەند فیلمێکی کوردی بەرهەم هێنران بڵاوکرانەوە بینەرێکی زۆر باشیان هەبوو کە ئەمە یەکەم جارە لە کوردستان بەم ژمارەیە بینەری فیلم بکات ئەگەر ئێمە بەم شێوەیە بەردام بووین ئێمە بەم شێوەیە خەڵک هاتە هۆڵە سینەمایەکان بە بڕوای من لە پاشە ڕۆژێکی کووردا فیلم لە کوردستان بەرەو ئاسێکی زۆر باشتر دەڕواتن. بەڵێ دەمەوێت بزانم ڕۆڵی میدیا چۆن هەڵدەسەنگێنیت لە پێشخستنی سینەمای کوردیدا؟ میدیا ئێمە میدیاکە زۆر ناوخۆیە لە میدیا لە کوردستاندا کە باسی هەموو شتەکان ناوخۆین ئێمە بۆ نمونە پێویستمان هەیە کەسانی دەرەوە لە دەربارەی فیلم باز بکەن یان کەسانی کورد لە میدیای دەرەوە کار بکاتن و باسی فیلم بکات بەڵام ئەگەر ڕۆڵی میدیا بپرسید لە دەربارەی فیلم میدیا کاری کردووە بەڵام من ناڵێم زۆر بە باشی کاری کردووە ئەگەر بکرێن چونکە میدیا و سینەما نزیکێکن ئەگەر بکرێن هەردووکیان یارمەتی یەکتر بدەن
زۆر باشتر دەبێتن. بەڵێ دوا پرسیاریشم ئەمەیە دەمەوێت بزانم ئایا فیلمە کوردیەکانی سینەما توانی ویانە کاریگەری ئابووری و پیشەسازی و کولتوریان هەبێت؟ کێشەکانی ئابووری ببوورەتێ نەگەیشتم ئابووری مەبەستم ئەوەیە ئەو فیلمە کوردیانی کە بەرهەم هێنراون توانای ئەوەیان هەیە کە با بڵێن هاوکار بن بۆ پیشەسازی ئابووری و یان پیشەسازی کولتوریا بۆ کولتوری؟ بە بڕوای من بۆ نمونە ئێمە پێشی سەباسی فستیڤاڵی کوردیمان دەکرد لە کوردستان لە هەر لە هەول لە سلێمانی. ئەم فستیڤاڵانە کاتێک دروست دەکرێن خەڵکانی بیانی دێن، کاتێک خەڵکانی بیانی دێن سەردانی دهۆک دەکەن یان سەردانی سلێمانی دەکەن، هاوتای کللتوری ئەم دووشارە دەبێت. ئەمە کارێکی باشە کە دەکرێتن. بەڵام ئەمە بەس نییە، ئێمە پێویستمانە بە پێویستمان بە فستیڤاڵی زیاترە، پێویستمان بۆ ئەوەی هاوتای کللتورەکەمان بێت. تۆ باسی ئیکۆنۆمیت کرد، ئیکۆنۆمیەکە ئێم بۆ نمونە من فیلم دروست دەکەم، بەڵام من نایم خەڵک بێنمە سینەما و بۆ ئەوەی ینی لەسەر من پێویستە فیلم دروست بکەم. خەڵکێک دێت یان نایێت ئەوە کارێکی ترە، ئەوە لەسەر مڕاناوە ستۆک سینەماکە. بەڵێ کاکە هیتی تاب زۆر سوپاس دەکەین بۆ بەشداریکردنت لە بەرنامەی زاڵەی داهێنان.